ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. پێشەوەی وانەکەمان دەست پێ بکەین ئەمانوێت پێتان بڵین ئەگەر سبسکرایبی چانەڵەکەتان نەکردو ئەوە سبسکرایبی بکەن بۆ ئەوی بێبەش نەبن لەوانەکانمان و زەنگۆڵێک لە تەنیشتی سبسکرایبەکەەوە هەیە ئۆنی بکەن بۆ ئەوی وانەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات. و لەم ڤیدیۆدا ئەو بڕگەیەمان گەڕاندوتەوە ناو چانێڵ کە گفتوگۆیە کە گفتوگۆیە لە نێوان دوو کەسدا و بۆ وانەی ئەمڕۆمان گفتوگۆیە لە نێوان فرۆشیارێک و کڕیارێکە کە کڕیارەکە بە نای ئالبەرتۆ ئەڕات بۆ سوپەرمارکێتێک بۆ ئەوی جل بکڕێت. ئێستاش گوێبیستی گفتوگۆکە دەبین. How can I help you? I'm looking for a sweater in a size medium. Let's see. Here's a nice white one. What do you think? I actually like blue. People tell me white does not go with me. Okay, here is blue in a medium. Would you like to try it on? Okay, yes. I love it. It fits perfectly. How much is it? It is $50. It will be $53 with tax. Perfect. I'll take it. ئێستا شەوی کە گوێبیستی بووین ڕوونی دەکەینەوە. سەرەتا بەم شێوازە دەستی پێکرد. How can I help you? How واتە چۆن. Can I من ئەتوانم help you یارمەتی تۆ بم. ئەمە ئەگەر وشە بە وشە بیکەینەوە بە کوردی. How can I help you? واتە چۆن ئەتوانم یارمەتیت بم. دواتر ئەلبەرت وتی I'm looking for a sweater in a size medium. بە دوای فانیلەیەکە ئاگەڕێم بە قیاسی میدیەم. میدیەمش واتە مامناوەندی. هەروەکو خۆتانزان small medium large. small واتە بچووک medium واتە مامناوەندی large واتە گەورە. I am looking واتە من ئەگەڕێم for a sweater بۆ فانیلەیەک in a size medium بە قیاسی مامناوەندی کە ئەگەر بە خێرایش یاخود بە شێوەیەکی ئەعتیادی بیخوێنینەوە بەم شێوازەی خوێنینەوە. I am looking for a sweater in a size medium. ئەمەش مانای ئەو بەشەی ڕستەکە. دواتر فرۆشیارەکە وتی Let's see. Here's a nice white one. What do you think? وتی با بگەڕین یا با سەیرێک بکەین. Let's see واتە با بگەڕین یا با سەیرێک بکەین. Here is a nice white one. واتە ئەمە دانەیەکی سپی جوانە. Here is ئەو ئێسا کورتکراوەی ئیزە کاڵی here is ئەگەر بە شێوەیەکی درێژکراوەی بیڵیت. Nice واتە جوان. A nice white one واتە دانەیەکی سپی جوان کە مەوەستی لە sweater مەوەستی لە فانیلێ. What do you think? فرۆشیارەکە بە ئەلبەرتی وت What do you think? واتە ڕاتچیە لەبارەیەوە. یان بیرکردنەوە چۆن ئەگەر بە وشە بە وشە بیکەینەوە بە کوردی بیرکردنەوە چۆنە لەبارەیەوە. یعنی مەوەستی لەوەیە کە بەدڵیەتی یاخودنا. دواتر ئەلبەرت وتی I actually like blue. People tell me white does not go with me. I actually like blue. ئەڵێ لە ڕاستیە من حەزم لە شینە. کەمەبەستی لە فانیلەی شینە. blue واتە شین لە پێشەوەشکە ئاماژەمان بە white کرد واتە سپی. People tell me واتە خەڵک پێم دەڵێت. people واتە خەڵک. tell واتە پێی دەڵێت. tell me واتە پێم کە ئێستا لە people کۆیە. tell me واتە پێم دەڵێن. خەڵک پێم دەڵێن white does not go with me واتە سپیم لێ نایەت. ئەگەر تەنها مانای هەیە white does not go with me واتە سپیم لێ نایەت. دواتر فرۆشیارەکە وتی Okay, here's blue in a medium. Would you like to try it on? Okay, واتە باشە. Here's blue. ئەمە شینە. یعنی مەوەستی لەوەیە کە فانیلێکی شینی بۆ هێناوە in a medium واتە لە قیاسی مامناوەندیە. Here's blue in a medium واتە ئەمە شینە لە قیاسی مامناوەندیە. Would you like to try it on? واتە حەز ئەەکەی تاقی بکەیتەوە. Would you like واتە حەز دەکەیت to try it on تاقی بکەیتەوە. try واتە تاقی دەکاتەوە کە مەبەست لەوەیە لێرەدا مەبەست لەوەیە کە فانیلەکە تاقی بکاتەوە لەبەری بکات یا بزانێ بۆیە بێت یاخودنا. دواتر ئەلبەرت وتی Okay, yes, I love it. It fits perfectly. How much is it? Okay واتە باشە. Yes, I love it واتە بەڵێ چۆنڵێ حەزم لێتی کە مەوەست لەوە نیە لێرە بڵێ خۆشمە. It fits perfectly واتە چۆنڵێ پڕ بەبەرمە. ڕێک ئەو مانایی هەیە. It مەوەستی لە فانیلەکەیە. fit واتە ئەگونجێت بووی یان پڕ بەبەرێتی و perfectly واتە بە تەواوی یاخود زۆر بەباشی. هەمووشی واتە پڕ بەبەرمە. How much is it? مەوەستی لەوەیە کە سعرەکەی چەندە. How much is it? واتە بایی چەندە چۆنڵێ لە کوردیە. It's $50. It will be $53 with tax. It's $50 واتە $50 لا گران.
It will be $53 with tax. واتە بە تاکسەوە کە تاکس واتە باج بە باجەوە ئەبێت بە $53. لە وڵاتانی دەرەوە هەندێک شت کە ئیکڕیت بڕێکی دیاریکراو لە باجی ئەچێتە سەر کە تاکس لێرەدا مەبەست لەوەیە. دواتر ئالبرت حەزی لە فانیلەکە بوو کڕی و وتی Perfect. I'll take it. Perfect واتە شازە. I'll take it واتە چۆن لێ بەدڵم و ئەیبم. I'll take it واتە ئەیبم. بەم شێوازش کۆتاییمان بەوانەیە ئەمڕۆمان هێنا. بە هیوایەین وانەیەکی بەسوود ببێت بۆتان. و ئەگەر بەدڵتان بوو لایکی ڤیدیۆکە بکەن و بۆ هاوڕەکانتانی بنێرن و ئەگەریش بەدڵتان نەبوو ئەوە دیزلایکی بکەن لە کۆمنت پێمان بڵێن هۆکارەکەی چی بوو بۆ ئەوی بتوانین هەر کێشەیەکە بێت چارەسەری بکەین لە ڤیدیۆکانی داهاتوودا. تاوەکو ڤیدیۆیەکی دیکە هیوامان کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان. خواتان لەگەڵ.